مەبەستی پێشوازیکردن لەو گەشتیارانەی کە پێشبینی دەکرێت بە ڕێژەیەکی بەرچاو لە شارەکانی هەرێمی کوردستان بکەن بە مەبەستی بەسەربردنی پشتوەکانی سەری ساڵ ئێمە هەر لە سەرەتای ئەم مانگەوە دەستمان بە ئامادەکاری کردووە. ئامادەکاریەکانی ئێمە لەسەر دوو ئاستە، ئاستێکی کەرتی گشتی واتە ئەو هەماهەنگیەی لە نێوان دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتی گشتەکانی گەشت و گوزار لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە، بۆ نمونە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لەگەڵ ئاسایشی بازەکان. بە سوپاسەوە بە ئاسایشی بازەکان کە ئاسانکاریەکی ئێجگار گەورە پێشکەش بە گەشتیارانەکان لە ئێستادا بە کەمتر لە 5 خولەک تەواوی ڕێکارەکان بۆ گەشتیاران دەگیرێتە بەر و ئیزنی ناوەی شارەکان ئەدرێن. هاوکات چەندین لیژنەی جیاواز بە ئەرک و بەرپرسیارەتی جیاواز لە بەڕێوەبەرایەتی گشتەکانمان لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان پێک دەهێنرێن. لە گرنگترینیان ئەو لیژنانە دەبن کە لە بازگەکان ئامادەجیانە بێ. بازەکان بۆی مەزۆر گرنگن، بازەکان ئاوێنەی شارەکانی هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت هەر لە بازگەکانەوە دیوێکی جوانی پێشوازیکردن و میوانداریکردن نیشانی گەشتیاران بدەن. لیژنەکانی ئێمە لەوێ پێدانی بڕۆشەر و نەخشە و ڕێنمایی گەشتیاری لە پێشوازی گەشتیارانە بن. هاوکات لەناو سنتەری شارەکانیش تیمەکانی ئێمە بە بەردەوامی ئەو بن کە گەشتیارانە بەسەرەکەنەوە کە چاڵاکی و ئاهەنگی تایبەت بە شەوی سەری ساڵیدا ئەنجامەدرێ. هەموو ئەو هەوڵانە لە پێناوی ئەوەیە کە دوجار ئێمە بتوانین کەشێکی ئەو تۆ بۆ گەشتیار بەڕەخسێنین کە تایدا گەشتیار هەست بە ئاسوودەی بکات لە کاتی مانەوەی لە هەرێمی کوردستان. خاڵشتر کە دەمەوێت ئاماژە پێ بدەم و زۆر گرنگاویش دابینکردنی ژمارەیەکی تەلەفۆنە لە سنووری 8 بەڕێوەبەرایەتی گشتی وەکو هێڵی گەرم بۆ ئەوەی هەر گەشتیارێک خوانەخواسا گەر تووشی ئاڵنگاری و بربەستە بێەوە بتوانێت پەیوەندی بکە و بە سوورین کات تیمەکانی ئێمە تەداخولەکەن. ئەمە لەسەر ئاستی گشتی. لەسەر ئاستی کەرتی تایبەتیش دیارە ژمارەیە کۆبوونەوەیمان ئەنجام داوە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان، لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ بنکە گەشتیاریەکان. دەتوانم بڵێم تەواوی بنکە گەشتیاریەکان لە ئامادە باشیدان بە پێشوازیکردن لە گەشتیاران و هەموو هەوڵەکانی ئێمە هەوڵی حکوومەت و کەرتی تایبەت لە پێناوی ئەوەیە کە بتوانین شەوی سەری ساڵێکی نمونەیی بۆ گەشتیارانمان فراهم بکەین. ڕابردوو لە ماوەی هەفتەیەکی پشتوەکانی سەری ساڵ نزیکەی 200,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردبوو. بۆ ئەم ساڵەکە بە پشتبەستن بەو ئامادەکاریانەی کە هەمانە هاوکات ئەو فیدباکەیشی کە لە کۆمپانیا و بنکە گەشتیارەکان وەرمان کردوتەوە پێشبینی ئەوە دەکەین کە زیاتر لە 200,000 گەشتیار بێن بۆ هەرێمی کوردستان. بابەتی نرخ دیارە یەکێکە لەو بابەتانە کە بەردەوام لە کاتی بۆنەکاندا ڕوبەڕووی ڕەخنا هەندێک جار سکاڵا و گلەی گازەندە دەبینینەوە لەلایەن گەشتیارانەوە. دیارە بۆ چارەسەرکردنی ئەمە هەنگاو گیراوەتە بەر هەنگاوێکیان بە شێوەی کاتیە، ینی ئانیە. بۆ نمونە ئەو لیژنانێک کە باسم کرد یەکێک لە ئەرکە هەرە سەرچیەکانیان چاودێریکردنی نرخ دەبێت و لە هەر شوێنێک بزاندرێت کە بنکەیەکی گەشتیاری هەوڵی ئیستیغلالکردنی گەشتیارەدا لە ڕووی نرخەوە بێگومان ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی دەکرێت. زۆرینەی هەرە زۆریان لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن. بەڵام ئەگەر کۆی ساڵەکە بە نمونە وەربگرین لە ئیستادا دەتوانم بەڕێزت بڵێم کە 125 ئەو گەشتیارانەی دێنە هەرێمی کوردستان ئەوانن کە لە دەرەوەی عێراقەوە دێن و پێیان دەگوترێت گەشتیاری نێودەوڵەت.